سیویەکی ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی جگەرەکێشان دیاری کراوە. ساڵانە بەهۆی بەرهەمەکانی جگەرەشەوە 8 ملیۆن کەس گیان لەدەست دەدەن کە نزیکەی 2 ملیۆنیان لە ڕەگەزی مێیە. بەپێی توێژینەوەیەک کە لە 55 وڵاتدا ئەنجام دراوە و 33 وڵاتیان ئەوروپین، هۆکاری مردنی هەر گەنجێک لە 5 گەنج جگەرەکێشانە. توێژینەوەکان دەریان خستووە لە 180 جگەرەکێشان لە وڵاتانی ماوناوەند و هەژارنشینن. هاوڵاتیانی کوردستانیش بەدەرنین لە بەکارهێنانی جگەرە. بە جۆرێک لە هەرێمی کوردستان شتلی تووتن کە بۆ جگەرەکێشان بەکاردەهێنرێت دەچێنرێت. بەهۆی ئەوەی کەمترین باج خراوەتە سەر جگەرە و لە هەرێمی کوردستان هیچ سانسۆرێک نییە بۆ پێدانی جگەرە بە کەسانی خوار تەمەن 18 ساڵەوە. هەرچەندە لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دەستی دارا محەممەد ئەمین وەزیری ئەو کاتی ژینگە لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی یاسای قەدەغەکردنی جگەرەکێشان دەرچوو، بەڵام وەک پێویست جێبەجێ نەکراو. لەو کاتەشدا بەشێک لە بەناو ڕۆشنبیران دژی ئەو یاسایە وەستانەوە، بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ پێویستبوونی ئەو یاسایە بە پێویستتر دەزانرێت. نێرگی لەو هەموو تەبان جگەری ئەلکترۆنی و هەموو ئەم بابەتانە زۆربەی هەرە زۆری نەخۆشیەکان کە پسپۆڕانی مەسەلەن هەموو نەخۆشیەکانی جەستەی مرۆڤ باس لەوە دەکەن کە هەموو نەخۆشیێک پەیوەندی ینی بەشێکی پەیوەندی بە جگەرەوە هەیە. 125 هەموو ئەو کەسانی کە بە نەخۆشانی سەرەتان یاخود کانسەر دەمرن سەبەبەکەیان جگەرەیە، مادەی نیکۆتینە. طبعا هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو ئامارەیە. جگەرەکێشان کاریگەری زۆر خراپ و لاوەچی زۆری هەیە لەسەر ڕێڕەوەکانی خوێن، لەسەر نەخۆشیەکانی دڵ، بەتایبەت لەسەر نەخۆشیەکانی سیەکان. مامۆستایەکی زانکۆش دەڵێت لە بەشێک لە وڵاتان بەهۆی گرانی نرخی جگەرە و زۆری باج خستنە سەری هەموو کەسێک ناتوانێت جگەرە بکێشێت. بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی هەرزانی نرخ و نەبوونی هیچ سانسۆرێک لەسەری ئەوە جگە لە گەنجان، منداڵان و هەرزەکارانیش بە ئاسانترین شێوە دەتوانن جگەرە بەدەست بێنن. نەبوونی چاودێری حکوومەت بۆ داهاتووی ئەم وڵاتەمان یا بۆ داهاتووی گەنجان بەڕاستی وەکو دەڵێ نرخی مرۆڤەکان زۆر لە ئاستێکی کەمبایەخەوە سیر دەکرێت لە لای بەرپرسانەوە. با لە خەمی ئەم کۆمەڵگەیە بن، با لە خەمی میلەت بن، تەنها بە شیعار و ناوەرۆکی گەورە تەنها وەکو بڵێ فێڵ لە خەڵک نەکرێ، بە حەقیقەت لە خەمی خەڵک بن، لە خەمی ژیانی خەڵک بن، لە خەمی سیحەت و تەندروستی و ئێستا و داهاتووی خەڵک بن. لە نێو جگەرەدا 5,000 مادەی کیمیایی هەیە. لەو ژمارەیە 90 مادەیان هۆکاری سەرەکی و لاوەکی شێرپەنجەن و مادەکانی دیکەش هۆکار و یارمەتیدەرن بۆ سەرهەڵدانی شێرپەنجە. جگەرەکێشان هۆکارێکی سەرەکی شێرپەنجەی قورگ و سی و ڕێڕەوی خواردن و دەم و خوێن و پەنکریاس و گورچیلە و چەندی نەخۆشی ترە. ماوەی چەند ساڵێکیشە لە هەرێم بەکارهێنانی نێرگەلە بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. لە هەر قومێک نێرگەلە لەدەیان جگەرە زیانی زیاترە. بەپێی توێژینەوە جیهانیەکانیش بێت هەموو ساڵێک 6 تریلیۆن جگەرە دەکێشرێت و ڕۆژانە نزیکەی 17 میلیارد دانە جگەرە دەکێشرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.